ڕزگارکردنی حەویجە بەڕاستی پارێزگاری کەرکووک ڕای دەگەێنێت دواکەوتنی ئازادکردنی قەزای حەویجە گرفتی بۆ کەرکووک دروست کردووە و پێویستە حکوومەتی عێراقی بڕیاری دەستپێکردنی ئۆپراسیۆنی حەویجە بدات. دواخستنی ڕزگارکردنی حەویجە بەڕاستی زەرەرێکی گەورەی بە کەرکووک گەیاندووە، جگە لەوەی کارەساتێکی ئینسانی دروست کردووە، زیاد لە 25,000 خێزانی ئەو ناوچەیە دەربەدەر بوونە و ئێستا لە دەوروبەری کەرکووکن و لە ناو شاری کەرکووکن. بەڵام لە هەمان کاتیشا خەتەرێکی بەسەر کەرکووکا دروست کردووە، وەکو بینیتان چۆن لە 21 مانگی دەیە ئەو هێرشەکرایە سەر کەرکووک و شەهیدێکی زۆر درا لەو کارەساتەدا. بەڕێی ئێمە لەم ڕووەوە حکوومەتی بەغدا ئەبێ بڕیاری ڕزگارکردنی حەویجە بە زووترین کات بدا و ئێمە چەند جارێکیش داوامان کردو و چەند کۆبوونەوەش کراوە، پێشمەرگە ئامادەیە و کەرکووک ئامادەیە بۆ ئەو کارە. بڕیار بوو لە پێش دەستپێکردنی ئۆپراسیۆنی مووسڵ شەڕی حەویجە دەست پێ بکات و کۆنتڕۆڵ بکرێتەوە، بەڵام بەپێی بڕیارێکی حکوومەتی بەغداد پرۆسەکە بۆ دوای ڕزگارکردنی مووسڵ دواخرا. بەڕێوەبەری پۆلیسی قەزاوناحەکانی کەرکووکیش دەڵێت مەشق بە 2 فەوجی پۆلیسی قەزاوناحەکان کراوە بۆ بەشداری شەڕی حەویجە، ئاشکراشی دەکات چەکداری بیانی و نێوخۆیی لە قەزای حەویجە خۆیان بۆ ئەو شەڕە ئامادە کردووە. بەنسبەت کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە بەداخەوە تاخیر بوو، ئەوە پێش ئازادکردنی مووسڵ حەویجە ئازاد بکرایە، تاکو ئێستا حەویجە لەگەڵ 4 ناحیا زیاتر لە 500 گوند تقریبا نزیکی 200 کیلۆمەترە کات کە بەدەست چەکدارانی داعشەوەی و تاکو ئێستا چەکدارانی داعش و سنوورە بوونیان هەیە، چەکداری بیانیان هەیە، سەیارە ئێتیحاریان هەیە. ڕاستی تاکو ئێستا خەتەرن لەسەر کەرکووک بەداخەوەکو شارەتم پێ ئەوە پێش مووسڵ وایە، بەڵام تاخیر بوو. ئێمە وەکو پۆلیسی قەزاوناحیەکان نزیکی 700 بۆ 800 کەس پۆلیسمانەیەکە خۆیان خەڵکی قەزای حەویجە نە 2 فەوجا کۆکراونەتەوە. ئێمە ئامادە ئابینە کۆنتڕۆڵکردنەوەی حەویجەیە و دەوریشمانە بێ ئەو پۆلیسانێک کە هەمانە چوونەتە بەغدا لەلایەن وەزارەتی ناوخۆ لەوێ مەشق و ڕاهێنانیان پێکراوە، چەکیان داونەتێ پێداویستیان بۆ دابین کردوون و چاوەڕێی تەوجیهاتەکەی لەسەری خۆمانەوە هەر کاتێ حکوومەتی مەرکەزی و حکوومەتی هەرێم و هێزی هاوپەیمانان ڕێکەوتن لەسەر ئەوەی کە حەویجە ئازاد بکرێتەوە، ئەو کاتە هێزەکانی ئێمەش لەگەڵ ئەو هێزانی ترا کە دەستنیشان کراون بۆ سنووری قەزای حەویجە بەشدارە بن. قەزای حەویجە سەر بە پارێزگای کەرکووکە و لە حوزەیرانی ساڵی 2014 کەوتە ژێر دەسەڵاتی چەکدارانی داعش و کردویانە بە مەڵبەندی بڕیارەکانی داعش بۆ هێرشکردنە سەر کەرکووک. تاکو ئێستا جێگای مەترسیە لەسەر شارەکە و بە سەدان خێزانی سنوورەکانی ژێردەستی ئەو گروپە چەکدارە لە ناوچەکە ئاوارەی ناوچە ئارامەکانی ژێر دەسەڵاتی پێشمەرگە بوون. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.